پردێک لە سنووری قەزای پشدەر کە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بەیەکەوە دەبەستێتەوە، بەڵام ئێران لە دیوی خۆیەوە پردەکەی تەقاندەوە. پردەکە کە گوندەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان بەیەکەوە دەبەستێتەوە و ڕۆژانە لەلایەن کاروانچیەکانەوە ئاڵوگۆڕی بازرگانی تێدا دەکرێت. بەشێکی ئێرانە و بەشێکی عێراقا. ئێستا شاتچۆکەم بۆتەوە بۆیە و پردەوە لە دوێنەوە کە سات چۆنە ماوە ڕێگاکە گیراوە لەبەر چۆمەکەی ناتوان پەڕێنەوە بکرێت. ڕبەی زۆری خوادەوە هەم بۆ هاوڵاتیان و بۆ کۆڵبەران و بۆ کاروانشیان و هاچۆ و گوندەی و ئەوە هاچۆک دین زۆرم هەیە ئەو دێنە ماڵێ دێنە شوێنەمەشتین بۆوان خزماتیمان هەیە. هەرچەندە ئەو پردا زۆر گەورە نییە، بەڵام وەک گوندنشینان دەڵێن پردێکی گرنگ بووە و ژمارەیەکی زۆر کاروانچی کەلوپەلیان لە وڵاتی ئێرانەوە بەو ڕێگەیەدا دەگواستەوە بۆ سنووری هەرێمی کوردستان. ئەو جەمهوری ئیسلامی تەقاندوێتەوە بۆەوەی ئامەشۆ نەمێنیت و بۆەوەی هیچ کاس ماسوی نەمێنی ئێرەکانە و عەرزەکە زۆر ناجوورە و مەترسی زیاتیش هەیە خشی زیاتیش بکە. ئەو عێراقیمە بێساحیبە کەس ناپرسیتەوە کەس نالێ کاکە ئەو عێراق و ئێرانە و سەیری مەبەزێن و کەس ناپرسیتەوە سپین لێرەکانە لەنێو لێزرایم کوژی کەس نالێ بۆت کوشتووە پازاری. لەسەر تەقانەوەی ئەو پردا بەکروێیز بەڕێوەبەری ناحەی هەڵشۆڕ ڕایگەیاند ئێران ئەوانی لە تەقانەوەی پردەکە ئاگادار نەکردوێتەوە وتیشی پێدەچێت ئێران بیەوێت لەو ڕێگەیەوە سنوورەکانی تونند و تۆڵتر بکات. بەڵە نیگەرانی لەبەرەوەی نیگەرانی تا ئێستا لەبەرەوەی ئەمە ئاماژەشمان پێدا پێشتر ئێمە هیچ ئەشکالێکمان لەگەڵ دەوڵەتی ئێرانی نییە لەگەڵ ئەو دەوڵەتی ئێرانی ئێمە دراوسێکی باشیش بووین بۆ خۆشیان باش دەزانن و بەڵام نیگەرانی لەسەرەوەی دەبواە بەلانی کەمەوە لە ڕێگای فەرمانداری سەردەشتەوە ئاگاداریەکی لاەنە پەیوەنددارەکان کرابە بیگوت با مەسەلەن ئێمە ڕێگاچان میکانیزمێکی ئامان هەیە دەمانەوێت ئەویشە بۆ شێوە بکەین. پردی نێوان گوندی شوێنێ و گۆڕەشێر نزیکەی 15 ساڵ لەمەوبەر لەلایەن هاوڵاتیەکی گوندی شوێنێوە دروست کراوە و لە وەرزەکانی بارانباریندا هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەرێم سوودیان لێبینیوە، بەڵام وەک گوندنشینان دەڵێن تەقانەوەی پردەکە جگە لە کاریگەری لەسەر بازرگانی کاریگەریش دەکاتە سەر پەیوەندی کۆمەڵاتیەکانی نێوان گوندە سنووریەکانی نێوان ئێران و هەرێمی کوردستان. هەنگاو محەممەد ئێنارتی، ناوچە سنووریەکانی قەزای پشدەر.